ئیبراهیم ڕەیسی سەرۆکی هەڵبژێردراوی ئێران لایەنگرێکی دڵسۆزی ڕژیمە و ڕەخنەگەرێکی دیێرینی ڕۆژاواشە. ئەو لە شۆڕشی ئیسلامی ئێرانی ساڵی 1970دا چالاک بووە تا دەگاتە سەرۆکی دەستگای دادوەری ئێران، بەڵام بەڕای ئەلێکس وەتەنخا شیکەرەوەی سیاسی نووسینگەی سەرۆک کۆمار دەسەڵاتی ڕاستەقینەی سیاسی ناداتە ڕەیسی. ئایا دەتوانێت سیاسەتەکانی بگۆڕێت و وڵاتەکە بە ئاڕاستەیەکی جیاوازدا بەرێ؟ بەبێ گومان ناتوانێت، چونکە هیچ دەسەڵاتێکی نییە. لە جیاتی ئەو دەسەڵاتەکە لە لای ئایەتۆڵا عەلی خامنەئی ڕێبەری باڵای ئێرانە. خامنەئی لە ڕێگەی ڕەیسیەوە پشتیوانی خۆی بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنە ئەتۆمیەکەی ساڵی 2015 ئێران دەربڕیوە. ئەو ڕێککەوتنەی کە دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە ساڵی 2018دا بە شێوێکی یەکلایەنە لێی کشایەوە. ڕەخنەگەرانی ئەو ڕێککەوتنە دەڵێن کە پێویستە واشنگتۆن وریابێت لە دووبارە چوونەوە بۆ ناو ئەو ڕێککەوتنە ئەتۆمیە. خامنەئی هەست بە ئاسوودەیی دەکات بۆ لادانی ئەم جۆرە میانڕەویە و لادانی دەمامکەکان. پێناچێت ئەمە وەک هەنگاوێکی جوانکاریکردن ببینێ بۆ کۆماری ئیسلامی ئێران، چونکە بایەخی ئەمریکا دەزانێت بۆ بژاردنەوەی ڕێککەوتنە ناوچیەکە. گفتوگۆ ناوکیەکان لە ڤێنا لە نێوان ئێران و 6 زلهێزی جیهان ڕۆژی یەکشەمە ڕاگیراوە. وەتەنخا دەڵێ ڕەیسی لەوانەیە تیمێکی نوێ بۆ گفتوگۆکان دەستنیشان بکە ئەو دەشڵێ، بەڵام گۆڕانکاری گەورە لە سیاسەتی دەرەوەی ئێراندا ڕوونادا. ئێرانیەکان خۆیان کۆ ناکەنەوە و ڤێن ئاجێ ناهێڵن لەبەرەوەی ڕەیسی سەرۆکی هەڵبژێردراوە. ڕەیسی ئاماژەی بە وڵاتی چین کردووە و بە پەرۆشیشە لەسەر بەردەوامیدان بە سەودا 25 ساڵە استراتیژیەکەی لە مانگی سێدا مۆرکرا. جا ئەمە چمانایەکی هەیە، ئەوە دەبێت چاوەڕوان بین. ڕەیسی ڕایگەیاندووە کە کار بۆ سەقامگیرکردنی پەیوەندیەکان دەکا لەگەڵ ڕکابەر عەرەبەکانی لە ناوچەکەدا. لەوانەیە ڕیاض و ئەبوزەبی و شوێنەکانی تری جیهانی عەرەبیش شتێک زیاتر ڕەیسی بەڕژد وەربگرن، چونکە پێیان وایە کەسی یەکەمی خامنەئیە. گروپەکانی مافی مرۆڤ دەڵێن ڕەیسی یەکێک بووە لەو 4 دادوەرەی کە لە ساڵی 1988دا دەستی بووە لە سێدارەدانی هەزاران زیندانی سیاسی و لە ئیستاشدا لە ژێر سزاکانی ئەمریکادایە. سەر و سەوداکردن لەگەڵ ڕژێمێکدا کە کەسێکی تیادایە سەرپەرشتی کۆمەڵکوژیەکی کردووە لە تاراندا لە کۆتایی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا، نابێتە ژیرانەترین ڕێبازی کارێک بۆ واشنگتن. مەهناز شیراڵی شیکەرەوەی ئێرانی فەڕەنسی دەڵێ لە کۆتاییدا ئەوە خەڵکی ئێرانن کە بۆ دیاریکردنی داهاتووی ئەو وڵاتە دەبێت خۆیان ڕێک بخەن. پێم وایە زۆر دوور نین لە خۆپیشاندانێک لە ئێراندا. پێم وایە کۆمەڵگەی ئێران هەڵگری ڕووداوێکی قوڵە. بۆیە پێم وایە لە دوای ئەم هەڵبژاردنە دەتوانین چاوەڕوانی دەرکەوتنی ئەو کەسانە بکەین کە متمانەیان بە توانایی خۆیان پەیدا کردووە بۆ ئەوەی چی دیکە ئەو هەموو زوڵم و ستەما قبوڵ نەکەین. بەڵام لە سایەی سەرۆکایەتی ڕەیسیدا چاودێرانی سیاسی پێشبینی ئەوە دەکەن ڕژیمی ئێران بەردەوام بێت لە پێشێلکاری و سەرکوتکردنی هەر جۆرە ناڕەزایەتی و جیاوازیەکی سیاسی لە وڵاتەدا.